سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەڕەوەچوونی ڕۆڕەسمی ڕێزگرتن لە یادی هومەن عەبدوڵڵاهی لە شاری سنا، بەردەوامی ئەشکەنجەوازاری هاوڵاتیەکی خەڵکی شاری کامێران لە گرتوخانەکانی سڵاتی ڕژیم، مانگرتنی کرێکارانی شرکەتی فولادی شادگان، گیاندەستان و برینداربوونی 4 کرێکار لە ئێران و دەستپێکردنەوەی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر حەزبۆڵای لوبنان. بەڕێوەچوونی ڕۆڕەسمی ڕێزگرتن لە یادی هومەن عەبدوڵڵاهی لە شاری سنا، ڕۆژی دووشەممە 17 سەرماوەزی 1404 هەتاوی لەلایەن بنەماڵەی هومەن عەبدوڵڵاهی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژنجیە نازادی بە بەرپایی مەراسمێک ڕێزیان لە یادیەوە زیزەگرت. بە پێوەبێنانێ بەدەستمان گەیشتون بنەماڵەیەوە قارەمانە هاوکات لەگەڵ بەشداری بەرینی بنەماڵە دادخوازەکان و چالاکانی مەدەنی ئەو شارە بەدانانی گوڵی سوور لەسەر گوڵکۆی و قارەمانە یاد و ناویان بەرز ڕاگرت و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردەوە. شانی باسە هومەن عەبدوڵڵاهی ڕێکەوتی 16 سەرماوەزی 1401 هەتاوی کاتی بەشداری لا خۆپێشاندانی خەڵک دژ بە سیستەمی جەنایەتکار و ستەمکاری کۆماری ئیسلامی لا گەڕەکی حەسەناوای شاری سنا لەلایەن هێزە سەرکوزگەرەکانی ڕژیمەوە کرایە ئامانج و پاش گەیاندنی بە نەخۆشخانەی کەوسەر بەهۆی سەختی برینەکانی گیانی بەخت کرد. بەردەوامی ئەشکەنجە و ئازاری هاوڵاتیەکی خەڵکی شاری کامێران لە گرتوخانەکانی ئیسڵاتی ڕژیم. بەپێ راپۆرتەکان ڕامین مەحەممەدی هاوڵاتی خەڵکی شاری کامێران سەرەڕای تێپەڕبوونی 1 مانگ لە دەستبەسەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. ناوبراو ڕۆژی دووشەممە 19 خەزەڵوەر هاوکات لەگەڵ مەحەممەد دەشتی بە هێرشی هێزەکانی ئەدارەی ئیسڵاتی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەرماڵی دایە ئەفسانە دایکی پژمان فاتحی بەندکراوی سیاسی لە سێدارەدراو بەبێ بەڵگەی قەزایی و بە توندوتیژیەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانیەوە ناوەندەکراون. شانی باسە بە وتەی سەرچاواگادارەکان دۆخی تەندروستی ئەو بەندکراوە لە خراپیزایە و لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. مانگرتنی کرێکارانی شرکەتی فولادی شادگان. ڕۆژی ڕابردوو کرێکارانی شاغەڵ لە شرکەتی فولادی شادگان دژ بە وەدینەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان و خراپی دۆخی ژیانیان بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام دەستیان لە کارکێشایەوە و کۆبوونەوە. زانیاریەکان بەشداربووانی کۆبوونەوەکە باوتنەوەی دروشم دژ بە گەندەڵی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی حەقدەستە دواخراوەکانیان و کەمبوونی حەقدەستەکانیان دۆخی ژیانیان لە خراپیدایە و خوازیاری دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمنی شوێنی کار و ئیمکاناتی ڕەفاهی، بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و هەروەها کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر کرێکارانی ناڕازی بوون. دەست بەسەرکرانی 2 چالاکی مەدەنی عەراب لەلایەن هێزەکانی ڕژیمەوە. ڕۆژی دووشەممە 17 سەرماوەزی 1404 هەتاوی 2 چالاکی مەدەنی عەراب لە شاری یەهواز لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسیان دیار نییە. بەپێ راپۆرتەکان ئەو 2 شارۆمەندە بەناوەکانی ڕەزا بۆترانی و محەممەد نەیسی بە هێرشی هێزەکانی ئێدارەی ئیسڵاتی ڕژیم بۆ سەرماڵەکانیان دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانیەوە ناوەندەکراون. شانی باسە سەرەڕای بەدوەداچوونی بنەماڵەکانیان لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنیان تا کاتی داڕەشنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو 2 دەست بەسەرکراوە زانیاریەک لە بەردەستانیە. کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی شرکەتی نەوتی فەلات قاڕای لاوان. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کرێکارانی شرکەتی نەوتی فەلات قاڕای لاوان دژ بە پێنەدانی حەقدەستە دواخراوەکانیان کۆبوونەوە. بەپێ راپۆرتەکان کرێکارانی ناڕازی باوتنەوەی دروشم و هەڵگرتنی پلاکارد، خوازیاری گەڕانەوەی و بڕەپارەیە کە وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمنی شوێنی کار و ئیمکاناتی ڕەفاهی، بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان، بەکردەوە دەرهاتنی یاسای 15 ڕۆژکار و 15 ڕۆژ پشوودان
وەرگرتنی هێزی کاری نوێ، سەربەخۆی سندوقی خانەنشینی خانشینکراوانی سەنعەتی نەوت و هەروەها بایەختانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیان و معیشەتی کرێکاران بوون. گیانەدەستان و برینداربوونی 4 کرێکار لە ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا 4 کرێکار لە شارەکانی ئەرزوئیەی پارێزگای کرمان و بوشێر بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار تووشی ڕوودا بوون و کرێکاری گیانی لەدەستا. بەپێ راپۆرسەکان ڕۆژی یەکشەممە 16 سەرماواز 2 کرێکاری کانگەی کرۆمیتی ئەرزوئیە بەهۆی ڕووخانی بەشێک لاو کانگایە بە سەختی بریندار و پاش گواستنەوەیان بۆ نەخۆشخانە کرێکاری گیانی لەدەستاوە. هەروەها ڕۆژی دووشەممە 17 سەرماواز بەهۆی ئاگرگرتنی بەشێک لە پێترۆشیمی بوشێر 2 کرێکار بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکراون. شایانی باسا بەهۆی کەمتەرخەمی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی و بایەخنەدانیان بە ئیمنی شوێنی کاری کرێکاران ساڵی ڕابردوو 2042 کرێکار بەهۆی ڕووزاوی کارگیانیان لەدەستاوە و لانی کەم 16,000 کرێکاری دیکەش بریندار یان کەمەندان بوون. گواستنەوەی یونس ئازەربەر بۆ زیندانی لاکانی ڕەشت. ڕۆژی دووشەممە 17 سەرماواز یونس ئازەربەر چالاکی مەدەنی دانیشتووی شاری ڕەشت بەمبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی ڕەوانەی زیندانی لاکانی ڕەشت کرا. بە وسەی سەرچاوەکانی هەواڵ ناوبراو ڕێکەوتی 15 گوڵانی ئەمساڵ لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و پاش 6 ڕۆژ لێپرسینەوە لا گرتوخانەکانی ئەو ناوەندە بەدانانی بارمتە و بە شێوازێکی کاتی ئازادکراوە. بەپێ راپۆرسەکان ئەو شارۆمەندە پاشان لەلایەن لەقی دووهەمی دادگای انقلابی ڕەشتەوە بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم و بێڕێزی بە ڕێبەری ڕژیمی کۆماری ئیسلامی سەرجەم حکمی 22 مانگ و 17 ڕۆژ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنراوە. دووە هەواڵ دەستپێکردنەوەی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر حەزبۆڵای لۆبنان. بەیانی ڕۆژی سێشەممە 18 سەرماواز بنکە و بارەگاکانی حەزبۆڵای لۆبنان لە ناوچەی ئەقلیم ئەلفاتوحی باشووری لۆبنان لەلایەن هێزەی ئاسمانی ئەرتەشی ئیسرائیلەوە 8 جار کرایە مانج. بە پێی دوایین راپۆرتەکان بنکەکانی ڕاهێنانی هێزی حەزبۆڵای لۆبنان و هەروەها شوێنی نیشتەجێبوونی بنەماڵەکانیان لەلایەن ئەرتەشی ئیسرائیلەوە کراوەتە ئامانج، بەڵام هێشتا سەبارەت بە ژمارەی کوژراوان و برینداران زانیاریەک لەبەردەستانیە. شایانی باسا دۆناڵد ترامپ سەرۆکۆماری ئەمریکا لا پەیوەندیەکی تەلەفۆنیدا با نێتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیلی ڕاگەیاندووەکە پێویستە هێرشەکانی بۆ سەر لۆبنان و غەزە ڕابگرێت و شێوازی چارەسەرکرانی کێشەکانی بۆ ڕێشوێنی دیپلۆماسی بگۆڕێت. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە بن.